ئەم یەک دوو ڕۆژەکەوە لێرە بوون هیچ جموجوڵێکیان نەبووە لەم ناوە داعش. ئێرە ناوچەی زەرگەیە لە حەوزەی حەمرین دەکەوێتە ڕۆژاوای قەزای خورماتووە لەسەر ڕێگای تکریت خورمات و لەم ناوچەیەدا هێزەکانی لیوای پێنجی هێزی پێشمەرگەی کوردستان جێگیر بوونە و 10 کیلۆمەتر لە دووری خورماتووە وەک خۆیان دەڵێن بەخوێن لە تیرۆرستان دەیپارێزن تاکو سەرجەم پێک هاتەکانی بە ئارامی بژین. ئێساکە سونەکە جنابتان ئەبین جنابتان لێ بە درێژایی چەندین دان کیلۆمەتر پێشمەرگە ئازادی کردو لەژێر دەسەڵاتی داعش ڕزگاری کردووە. ئێساکەش ئەم جستە کە ئەیدینەمە جستی زەرگەیە داعش تەقانێتیەوە لەبەر ئەوەی کە پێشمەکە لەوە زیاتر پێشڕەوی نەکات. ئێستا داعش لەم بەری ئەم جسرەوە زۆر بە زەعیفی هەر نەماوە بەڵام لەوە بەری جسرەکەەوە بە زەعیفی هەیە لە بینی ئەم جستە و جەبەل حەمرینە بانی جەبەل حەمرینیش جێشی عێراقی لێیە بە سیلسیلەکانە. ئێمە وەکو لیوای پێنجی پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگارکی پاراستنی ئەم ناوچەیەمان پێست پێداوە و بە خوێنی خۆمان پارێزگاری لە خاچی پیرۆزی کوردستان دەکەین بەڵێن بە خەڵکی کوردستانە دەین کە هەتا ئێمە لێرە بینەوان بە ئارامی بژین ژیان بەسەربرن بەڵێن ئەدەین بە خوێنی خۆمان بەرگری بکەین لە خاچی پیرۆزی کوردستان و داوا لە سەرکردایەتی کوردەکەین کە ئەوانیش کارێک بکەن کە بۆ زیاتر گەڕانەوەی ناوچە کوردستانیەکان بۆ سەر هەرێمی کوردستان. ناوچانەمان بە خوێنی خۆمان ئازاد کردو هیوادارین سەرکردایەتی هەرێمی کوردستانیش بە ڕێگای دیبلۆماسی بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان و پارێزگاری لە خوێنی شەیدانمان بکات. دۆست خورماتووە دوورین بە ئارامی و بە ئیسراحەتی خۆیان بخەون داعش لاواز بۆ نەم سوورا و هیچ پێگەیەکی ئاسکەری و جموجوڵیان نەماوە بە گەرما و سەرما و شەون و خونی و هەموو کاتێک ئامادەین گیانی خۆمان بەختکەین لە پێناوی کوردستانە. فەرماندە مەیدانەکانی پێشمەرگە لە میحوەری خورمات و ڕای دەگەێنن ئەوان نەوچەدا بڕاوەکانیان بەخوێن ئازاد کردووە لە تیرۆرسانی داعش لە کاتێکدا کە سوپای عێراق لەی هەڵهات و داعش داگیری کرد لە سەرەتای پەلامەردانی داعش بۆ عێراق. ئەم ناوچانە ناوچەی کوردستانی و بە خوێن ئازاد کراون تا ڕادەیەک لە ڕووی سەربازیەوە ئەم ناوچانە گەڕاونەتەوە بۆ باوەشی هەرێمی کوردستان بەڵام پێویستە سەرکردایەتی کورد بیر لەوە بکە بە دیالۆگ لە ڕووی دیبلۆماسیەوە چارەنووسی ئەم ناوچانە دیاریکە چونکە دەبینین و دەبیستین هەندێک جار هەندێک لایەن دایانەوەی گێچەڵ بە هێزی پێشمەرگەی کوردستان بکەن کێشە و مشکیلە بۆ دانیشتوانی ئەم ناوچەیە دروستکەن. ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ نەدەین تا دواتنەوەکی خوێن بەرگری لەم ناوچانە بکەین و وەکو بیلبیلەی چاومان بیان پارێزین. جەنگاوەرانی پێشمەرگە و فەرماندە مەیدانەکان لە میحوەری خورمات و پەیامیان ئەوەیە کە بە گیانفیدایی خاکی کوردستان دەپارێزن وەک خۆشیان دەڵێن دەبێت سەرکردایەتی کوردیش یەک ریزینی و ماڵی کورد بپارێزیە و کار بۆ گەڕانەوەی ناوچەدا بڕاوەکان بکات تاکو بگەڕێتەوە باوشی هەرێمی کوردستان وەک چۆن ئەوان بەخوێن ئازادیان کردووە لە داعش. کاروان حەبیب، کورد سات نیوز، حەوزەی حەمرین.